ئاسایشی هەولێر بەردەوامە لەسەر گەڕان بە دوای ئاشکراکردنی ئەنجامدەرانی ئەو تەقینەوەیەی کە لە بەردەم ماڵی فەرماندەیەکی پێشووی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران ڕۆی داوە و دەڵێن هەر کاتێک لێکۆڵینەوەکان نەتیجەیەکی هەبوو ئەوە بۆ ڕاگەیاندنەکان ڕای دەگەێنین. هەتا ئێستا لێکۆڵینەوەکان بەردەوامن لەو تەقینەوەی کە لە بنەسراوە ڕوویدا لە مسیارەیەکی سەنتافی کە بۆ هۆی جانەدەستدانی هاوڵاتێکی ڕۆژهەڵاتی کوردستان و برینداربوونی چێشتر لێکۆڵینەوەکان بەردەوامن و هەر کاتێک کە نەتیجەیەکە بیستن بێگومان ئەو نەتیجەیەش هەردەبین ئەمە ئەو کاتە بڵاو دەکەین بۆ هەم دەستگا ڕاگەیاندەکان. نوێنەری حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە هەولێر دەڵێت ئەوان تەنها کۆماری ئیسلامی ئێران بە دوژمنی خۆیان دەزانن و تاوانباریشیان دەکەن بە ئەنجامدانی ئەو تەقینەوەیە. ئێمە وەکو حیزبی دیموکراتی کوردستانی ئێران جیا لە کۆماری ئیسلامی هیچ لایەنێکی دیکە بە دوژمنی خۆمان نازانین و بەو کارنامەی تەرۆریستی یان بڵێن تەرۆریزمی دەوڵەتی ڕێژیمی کۆماری ئیسلامی ئێران کە لە ماوەی تەمەنی خۆیدا دژ بە ئێمە ئەنجامی داوە بە سادان تێکۆشەری ئێمە کردوتە ئامانجی کاری تەرۆریستی لە باشووری کوردستان لە ئەوروپا لە نێو خۆی وڵات ئێمە دەستی ڕێژیمی کۆماری ئیسلامی لەو تەرۆرەدا دەبینین و بۆیەشە پێداگری دەکەن لەسەر ئەوەی کە دامودەستگا ئەمنیەکان بە شێوەیەکی کارناسانە و لە ئەس بەرپرسایەتی سیاسی بە تایبەتی دەسەڵاتی هەرێمی کوردستان بتوانێت تاوانبارانی ئەو کردەوە تەرۆریستیە ئاشکرا بکەوە بە ڕای گشتی بناسێنێ و بە سزای خۆیان بگرێت لەبەر ئەوەی کە ئەوە مەسێجێکی مەترسیدارە. ساڵح عەباس فەرماندەی پێشووی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بووە و ئێستاش ئەندامی ئەو حیزبەیە لە تەقینەوەکەدا کوڕەکەی گیانی لەدەستداوە و خۆیشی بریندار بووە بۆ دەنگی ئەمریکا دەڵێت ئەو تەقینەوەیە ئەو کوڕی شەهیدم لە فڕینی نانەوەیە ئیشەکە سعات چواری ئێوارە لە ماڵ کەوتینە ڕێەوە ماڵەکەمان لێرەیە ئیتر من بوومە ڕانەداوی لای دەستما بوو سیارەکەم پێکرد بوومێکی مەقناتیسیان بە سیارەکەمانەوە نابوو بوومەکە تەقیەوە و شەید بوو خۆشم بریندار بوو. دەستی کۆماری ئیسلامی ئێرانە کۆماری ئیسلامی ئێران هەمیشە ئەندامان و لایەنگرانی حیزبی دیموکراتی کردوێتە ئامانج ترۆری کردوون چە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چە لە کوردستانی ئێران کوردستانی عێراق ئەوە دەستی کۆماری ئیسلامی ئێران ئەو کارانە ئەکات. گیانم بریندار بووە و گوێچکانیشم داگیراون کوڕێکیچم شەید بووە. لە هەولێرەوە ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا.